بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسی ڕوونتردا بابەتی ئەم جارەمان لەژێر ناونیشانی ڕاستکردنەوەی چەند تێڕوانینێکی هەڵا بۆ پارە و ماڵ و سەروەت و سامان. لە کۆمەڵگەی ئێمەدا کۆمەڵە مستەلاحاتن بەرامبەر بە سەروەت و سامان و پارە و ماڵی دنیا بەکاردێن. ڕوانگەکەیان شەرعی نییە، شەرع وا ناڵێ، ئیسلام وا ناڵێ. ئێمە خۆمان جاری وای ئەوانەمان دروست کردووە یان لە شوێنی ترە وەرمانگرتووە و ئیسلام بە پێچەوانەکەی دەڵێ بەڕاستی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی إن الله يحب العبد التقي الغني الخفي. خوای گەورە بەندەیەکی خۆش دەوێت ئەم سێ سیفەتەی هەبێ. التقي ئینسانێکی متقی بێ، خواناسێکی بەحەق بێ، لەبەر خوا واز لە حرام بێنێ، حیساب بۆ خوا و دەسەڵاتی خوا و شەرعی خوا بکە. ئەلغەنی ئینسانێکی دەوڵەمەند بێ، ئینسانێکی ساماندار و پارەدار بێ. واتەی ئیسلام نەیفەرمووە خواپەرستێکی لە برسامردووی ناو ئەشکەوتی بەگەڵای دارژیا و باشە، ناوەڵڵا، خواپەرستێکی خواناسی دینداری دەوڵەمەند، لەگەڵ خواناسەکەی دەوڵەمەندیش بێ. ئەلخەفی شانازی و تەکەبوریش بە ماڵەکەیەوە لێ نەدا، ئەگەر خێر و خێراتی کرد حەز بکە زۆر ئاشکرای نەکا، منەت بەسەر خەڵکان نەکا، تەکەبوری پێوە لێ نەدا، لە هەموو شوێنێک نەیتەقێنێتەوە، باسی نەکا، هەمووی نەڵێ ئەوە من کردم. مزگەوتی کرد حەز بکە حەوت پشتی تا دەچێتەوە بابە گەورەی لەسەر قەدعەکە بنووسرێ، ئەمە فڵان کەسی کوڕی حاجی، فڵان کەسی کوڕی فڵان ئاغای کوڕی فڵان شێخی نازانم کوێ، ئەمە بەس بزانن فڵان کەس ئەو مزگەوتەی دروست کردووە. ئەمە ئەم جادەیە من کردومە، دەبێ بناغی ئەسڵ و نەسەبەکەشم دەربێ بە خەڵک هەموو عالەمینە بزانن. ئەوە باش نییە. زۆر خواناس، زۆر دەوڵەمەندە، زۆر کاری جوانیش دەکا، بەڵام بەنیهێنی حەزی بەوە نییە تەکەبور بە کارە جوانەکانیەوە لێدا و خەڵک هەمووی ناوی بێنێ و دەستی بۆ بەسنگەوە گرێ، کاری خۆی دەستپێرێ بەخوا. ئەڵە خوایە من تەسلیم بە خەزێنەی ڕەب العالەمینی تۆم کرد. دڵنیا بە ئەو کەسانش کە ئاوان خەڵک هەر لە خۆیەوە خۆشی دەون، تۆ کاری خۆت بۆ خوا بکە، خوا لە ناو دڵی خەڵکا خۆشەویستت دەکا. بەڵێ چەند چەمکێک هەن بیر و باوەڕی هەڵەن دەربارەی پارە بەرامبەر ماڵ و سامان. یەکەمیان، هەندێک کەس کە لێ بپرسی حەز دەکەی سامانداربی، دەڵێ حەز دەکەم ساماندارێکی شەریف. ئەگەر خوای گەورە ڕەحمەت پێ بکات ساماندارێکی شەریف بی. دەی باشە چێ دەڵێ سامانداری یەکسانە بەبێ شەرەفی؟ بۆ ئینسان وا بیر بکاتەوە. بە پێچەوانەوە کەسایەتی مرۆڤ، شەرەف و ڕێزی مرۆڤ وەڵڵی بە دەوڵەمەندیەوەیە. چەند جار ئینسانێک بە چاوی سووک سیر دەکرێت، هەرچی عیب بێنێتی داماوە، بەس ئەوەیە هەژارە. ئایا کەسایەتی ئێمە بە دەوڵەمەندیەوە بارێزراوترە یان بە هەژاریەوە؟ وەڵی بڕۆ مەجلیسێکەوە تۆ زجلەکان شڕ و دڕ بێ، خەڵک بە خێراتنێکی وان ناکە، کە جلێکی پۆشتەوە پەرداخ لە بەرابێکی ئیسلام ئەمرت پێ دەکات بە جلێکی جوان بڕۆ شوێنەکەەوە بۆی کەسایەتی ڕێزی لێ بگیرێ. بۆیە بڵێ وەڵا دەوڵەمەند بێ شەخسیەتە، ئەو قسەیە هەتا بڵێ هەڵەیە، هەتا بڵێ هەڵەیە. عەرزم کردن چەندین جار ئینسان سوکایەتی پێ دەکرێت، بە چاوی بێڕێز سەیری دەکرێت، بەداخەوە لەگەڵ حورمەتم بۆ هەژاران کە تاوانیان نییە، لەلایەن کەسانێکەوە کە لە نرخی ئینسان تێ نەگەیشتون تەنها لە بەرەوەی کە هەژارن. بۆیە کەسایەتی ئینسان خۆی پەروەردگار بە ماڵ و سەروەت و سامان دەیپارێزێ و شتێکی جوانە، نەک ئینسان ناشرین بێ. دووەمیان دەڵێن ئەگەر ساماندار بی لە خوا دوور دەکەوێەوە. ئەڵێن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی هەژارەکان 500 ساڵ پێش دەوڵەمەندەکان دەچنە بەهەشتەوە. ئەم فەرموودەیە ضعیفە و مەقسەدی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوە نییە کە دەوڵەمەندەکان خراپ بن، مەبەست ئەوەیە ماڵ و سەروەت و سامان حیساب و کتابی لەسەرە، لێپرسینەوەی لەسەرە، عمر یەک پرسیاری لەسەرە، گەنجەتی پرسیارێکی لەسەرە، عیلم پرسیارێکی لەسەرە، ماڵ دوو پرسیاری لەسەرە. من ئەین اکتسبه، دووەمیان وەفیمە ئەنفەقه، چۆنت پەیدا کرد و چۆنت خەرج کرد، دوو پرسیاری لەسەرە. بەڵام ئایا پرسیاری دوور درێژ نیشانی سوکایەتیە؟ نەخێر، دەوڵەمەندێک لە قیامەتە محاسبە دەکرێت، خوای گەورە چەندین جار ڕای دەگرێت، ئەم ماڵت چۆن پەیدا کرد؟ خوای ئاوا و ئاوا ئاوا. ئەی چۆن سەرفت کرد؟ ئاوا ئاوا. خۆ نیشانی بێڕێزی نییە بۆ دەوڵەمەندە. هەروەکو هەژارەکە کە هیچی نەبوو یەک پرسیاری بۆ دێتەوە نیشانی ڕێزداری نییە، هیچی نەبووی چی لێ ناپرسرێ، زۆرت هەیە زۆرت لێ دەپرسرێ.
مناڵێکی ابتیدایی یەک پرسیاری لێ دەکەی و بەماوەی 10 دقە تەواو دەبێ ئیمتیحانەکەی کەسێکی لە 6 ئامادەیە لە 12 زانستیە 3 ساعە لە ئیمتیحانە دەمێنێتەوە ئایا ئەمە سوکایەتیە نەخێر ئەمە زۆرتری خوێندووە ئیمتیحانەکەی قورسترە دەوڵەمەندیش کە لە قیامەتە ئیمتیحانی قورسترە بێڕێزی نییە پێی خوا زۆرتری داوەتێ زۆرتر پرسیار و لێپرسینەوەشی لەگەڵ دەکات دەبێت ئێمە ئەو حەدیسە ئاوا تێ بگەین بە پێچەوانەوە ماڵی دنیا لە خوا نزیک دەکاتەوە سەرنج دەم بەڕێزان دوو دەعوەتنامەی ئەڵڵا سوبحانەه وتەعالا هەیە تایبەتە بە دەوڵەمەندانەوە دەعوەتنامەی چێت دەعوەتنامەی ئەڵڵا سوبحانەه وتەعالا زاتی خوا دوو بانگەوازی خوا هەیە شمولی فەقیر ناکە بەس بۆ دەوڵەمەندە یەکەمیان دەعوەتنامەی حەجی ماڵی خوا ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا أو كسي استطاعي هيا حج بفقير دكري برزان تو يق ورقة النبي لجانا $100 النبي حج دكري نخير أبي بلاني كما حفتها أشتاد ورقة هبي أمزاد شلي أمري بوحاج شلي شد بيه بمينه كواتا أم بانقوازا كخواد فرمي ورن بو مالكم بانقواز تاندكم زيارتي كعبة بكن ورن بو قبلي مسلمانان ورن توافي بيتكم بكن أما دعوتنامەی ئەڵڵایە دعوتنامەی ئەڵڵا بۆ چێ بوو بۆ دەوڵەمەندان بوو کەواتە ئەمە ڕێزەیان نا ڕێزە کەسێکی دەوڵەمەند تایبەت کار بنێرێ بۆ کۆمەڵە خەڵک ئەو پەڕی ڕێزی لێگرتوون دەی خوای ڕەب العالەمین خوای ئەرز و ئاسمانەکان و کەون و کائینات بیتاقەی تایبەت بۆ دەوڵەمەند دەنێرێ وەرە بۆ حەجی ماڵی خوا بەڵام لەولاشەوە فەقیریشی بێبەش نەکردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ کە ماڵی دنیا نەبوو زۆر ئاواتی حەج و عومرەیەکت هەبوو هیچیشن نەبوو بەیانیان دوای نوێژی بەیانی مەخەوە لە شوێن نوێژەکەت دانیشە قورئان بخوێنە زیکر و تەسبیحاتی خوا بکە هەتا نوێژی چێشتەنگاو دەبێت کە نوێژی چێشتەنگاو سەڵاتی ضوحات کرد ئەمجا بڕۆ نان و چاکەت بخۆ خوا بەقەدەر ئەجری حەج و عومرەیەکی سوننەتی بۆ دەنووسێ تۆشی بێبەش نەکردووە بەڵام دەوڵەمەندەکە بیتاقەی تایبەتی لە خواوە بۆ هاتووە کەواتە دەوڵەمەندی خێر و بەرەکەتە لە خوای نزیک کردەوە نەک دوور دووەمیان خوای پەروەردگار ڕێز لە دەوڵەمەندەکان دەگرێ و بیتاقەیەکی تایبەتی ناردوتە نایان و بۆ ماڵەکانیان دەفەرمێ من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرا ئەوە چێیە قەرزم دەداتێ تا پاداشتی بە چەندین قات بدەمەوە خواوا دەفەرمێ بیر بکەوە کەسێک خاوەنی چەندەها ملیار دۆلارە تۆش خاوەنی چی؟ تۆش خاوەنی $1000 ئەو خاوەنی ملیار دۆلارە تۆش خاوەنی $1000 هاتوویتەوە بۆ ماڵەوە خێزانەکەت پێ دەڵێ وەڵا وەرەقەیەکمان بۆ هاتووە فڵان کەسی سەرمایەدار پێوتم ئەگە $100 بە قەرز بداتێ لە دواییدا خۆم پاداشتێکی چاکی دەکەم $100 بە قەرز بداتێ ئەرێ تۆ چۆن بیر دەکەیتەوە ڵی فڵان کەسی ملیارلێر من $1000 هەیە ئەو ملیارەهای هەیە والله ئەوە بەس ویستوێتی حرمەتم لێ بگرێ ئەوە بەس ویستوێتی بزانێ منیش هەموو ڕێزم لێ بگرێ ئەیناوە قەت پێویستی بە پارەی منە ئەو پارە $1000 من ئەو هەلە جیشفانی مناڵەکەشیە جێنهین ناکە مناڵەکەشی بە $1000 ڕازی نابێ بەس ئەوە ڕێزی لێگرتوم ئەوە حرمەتی لێگرتوم کە داوای قەرزی لە من کردووە دەی تەشبیه نەبێ ولله المثل الأعلى خوایەک کە لله ملك السماوات والأرض هەرچی خەزیێنە و مڵکی ئاسمانەکان و زەوی و سەرزەوی و ژێرزەویە هەمووی چێیە هی ئەڵڵایە داوا لە دەوڵەمەندێک دەکا هەندێک قەرزم بدەیە قەرزەکەی یعنی یارمەتی هەژاران بدا دەوڵەمەند چی هەیە کام دەوڵەمەندەی لەم شارەدا زۆر دەوڵەمەندە خاوەنی هەموو هەولێرە نەخێر خاوەنی یەک جوزئی بچکۆلەی ئەم شارەیە وانە کامەی کە تۆ دەڵی زۆر دەوڵەمەندە نەک خاوەنی هەموو کوردستان نییە خاوەنی شارەکەی خۆشی بە تەواوەتی نەک نییە جوزئێکی کەمی شارەکەی خۆشی هەیە دەی خوایە کە خاوەنی هەموو سەرزەویەکەیە خاوەنی هەموو ئاسمانەکانە خاوەنی هەموو وشکانی ژێر دەریایە دەفەرمێت دەوڵەمەند کارتێکم بۆ ناردووی بیتاقەیەکم بۆ ناردووی هەندێک قەرزم دەیە قەرزەکە ئەوەیە یارمەتێکی ئەم هەژارە بدە بە هەزارەها قات پاداشت دەدەمەوە ئەمە ڕێزەیان ناتخوا عرضم کردن ئەو ملیار لێرە کە داوای لە ئێمە بکە من تۆ ساحەبی $1000 بی بڵێ تخوا $100 بە قەرز بدەیە ئەڵێ بەخواوە بەس ڕێز و حرمەتی لێگرتوم ئەینا قەت فڵان کەس بێزی نایە چاوی لە پارەی منەوە بێ دەوڵەمەند لێرەدا ڕێزی لێگیراوە کە هەژار ئەمەی نییە کەواتە ماڵی دنیا نەک لە خوات دوور ناخاتەوە بە پێچەوانەوە لە خوات نزیک دەخاتەوە لە خوای پەروەردگار نزیک دەکاتەوە
ڕەحمەت لە مەلای گەورەی کۆیە بە کە دەفەرمێ ئەوەی دنیای نەبێ دینی زەعیفە مەلا بێ یان شێخ بێ یا خەلیفە مەداری دین و دنیا هەر غینایە بەڵێ ئەلفەقر و فەخری ئیفتیرایە دەڵێ کەسانی دڵن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەلفەقر و فەخری فەقیری و هەژاری فەخری پێوە دەکەم دەفەرمێەوە درۆیە بەدەم پێغەمبەر صلی الله علیه و سلم قەت پێغەمبەری خوا فەقیری و هەژاری بەشانازی نازانێ هەموو جار وتومانە ئیسلامی ئێمە هەژار دۆستە بەڵام تا سەر ئێسقان دوژمنی هەژاری و نەبوونیە بەڵام ڕێز لە هەژار دەگرێ بەڵام دەیەوێت ڕەگی هەژاری لە بنا دەربێنێ بۆەوەی کەس هەژار نەبێ ئەو کەسەی کەوا خۆی لە خۆشیەکانی دنیا مەحروم کە نانی باش نەخوا خواردنی باش نەخوا جلی جوان لەبەر نەکا عەتر بەکار نەهێنێ ڕقی ساری جوان بەکار نەهێنێ خانووی خۆشی نەوێ بڵی کاکە بۆ وا دەکەی بڵێ وەڵڵاهی دەمەوێت لە خوا نزیک بمەوە ئەوە لە دینی خوا لە ئیسلام حاڵی نەبووە ئەوە بریتیە لە کۆمەڵە بیر و باوەڕی دینەکانی غەیری ئیسلام وەکو چی فەلسەفەکان کەوا پێک هاتوون لەسەر بێبەشکردنی جەستە لە خۆشی عەزابدانی جەستە بۆ پاکبوونەوەی ڕوح کۆمەڵە مەزاهیبمان هەیە کۆمەڵە ئەفکارمان هەیە لە دنیادا هەن ئەمە ئیسلام لیان بێبەریە ئەڵێن ئەگەر دەتەوێت ڕوحت پاکەیەوە عەزابی نەفسی خۆت بدە نەفست بشکێنە ژلی شەڕ لەبەرکە خواردنی خراپ بخۆ ئاوی بۆگەن بخۆوە لە کولانە خانووە دانیشە مەچکۆ کۆشک و تەلارەوە بە پێ بگەڕێ و سواری سیارە مەبە بۆنی خۆش لە خۆت مەدە خۆت چڵکن و پڵکن کە بۆی ڕوحت پاک بێتەوە ئەوە ئەسڵەن بیرروڕای چێیە بیرروڕای بەرهەمیەکانە لە هێند بوزیەکانی فارسە ڕەواقیەکانی یۆنانە نەسڕانیەکان لەناو نەسڕانی و گاورەکانیشدا ڕەهبانیەکانیان چونکە گاورەکانی دنیا نەسڕانیەکان مەسیحەکان زۆربەی دەوڵەمەندن لە دنیادا بەڵام تاقمێکیان هەن پیاوان ڕەهبانی واز لە دنیا هێنراوەکان کە حەزیان بە هیچی خۆش نییە لەلای ئەوان دەڵێن فڵانکە زۆر پیاوی چاک بوو بستێنی نۆشی هاتوونی نۆشی نەدەکرد فڵانکەس ئەوەندە لە خوا نزیک بوو 40 ساڵ بوو خۆی نەشت بوو فڵانکەس تا مرد نانی باشی نەخوار بوو وەکو ئێسقانی لێ هاتووە گۆشتەکەی پووکابوانە ئەوەندە خۆی عەزێدا بۆی لە خوا نزیک بێتەوە ئەوە ئیسلامی ئێمە نییە ئیسلامی ئێمە تا سەر سفر لەگەڵ ئەمانە دژە ئەوە لە ئینجیلی یۆقادا و لە ئینجیلی مەتادا لە ئینجیلی مەتادا لە بەشی 19دا دەڵێ ما أعصر دخول ملكوت الله تعالى على ذوي المال فلئن يدخل الجمل في ثقب الإبرة أيسر من أن يدخل الغنى ملكوت الله تعالى دەڵێت چەند ناڕەحەتە مەلەکوتی خوای گەورە نوری خوای گەورە بچێتە لای خاوەن ماڵ ئەگەر حوشتر بچێتە کونی دەرزیەوە ئاسانترە لەوەی ڕەحمەت و بەرەکەتی خوا ڕوو لە دەوڵەمەندکە ئەوە لە ئینجیلی مەتادا لە سەفحەی 19وا دەڵێ بەڵام دینی پاشی ئیسلامی ئێمە دەڵێ چێ هەیە حەڵاڵەکان لە ئینسان قەدەغەکە بە پێچەوانەوە خوا دەفەرمێ ئەگەر پارەمدایە با پێتەوە دیار بێ باجرت جوان بێ با بۆنت خۆش بێ با خانوت ڕازاوە بێ با خواردنت خوانت شاهانە بێ ئەگەر نەیکەی خوا محاسەبەت دەکات لەسەری با پێتەوە دیار بێ کابرای کاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر شڕ و دڕ دیار بوو جلەکانی شەڕ پێڵاوەکانی دڕا و قژی ئاڵۆسکا و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەریب و خێری پێ بکە فەرمووی کاکە تۆ لێت دەپرسمە گەوانە بە زەکات شتت ئەدەینێ ئەرە تۆ هەژاری هیچ نییە قینا وڵی پێغەمبەری خوا لەواشێ 500 سەرمەڕم هەبێ ئەوەندە حوشترم هەیە مڵکم هەیە ماڵم هەیە بیری ئاوم هەیە باخم هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەی بۆ وای وەڵڵا من ئێستا بە تەمام زەکاتت دەمێ ئەوەندە داماوە دیاری وەڵی پێغەمبەری خوا کوڕە دنیای ئیشتیا بەستە فەرمووی وامە بە مادام خوا بەسەری کردووە با پێتەوە دیار بێ کاکە بۆ ئەوە خۆ نیشانی خەڵک دەی با پێتەوە دیار بێ با پێتەوە دیار بێ کە خوای گەورە سامانی داویە بەکاری بێنە بۆ خۆت و ماڵ و منداڵت بۆ جوانی ژیانت بۆ بۆنخۆشی لە ئاشاد بۆ تێرکردنی معیدەت بە حەڵاڵی بەڵام هەژارانیش لەبیر نەچێتەوە بەڵام ئەوەندەش زیاد مەخۆ ئینتەلای پێ بکەی بەشێک لەو زیادەیە خەدەمی هەژارێکیشەوە هەم خۆت خۆش بژی هەم یەکێکیش دڵخۆشکە بە خۆشیەکان خۆت خۆشحاڵ کرد بە دڵخۆشکردنی هەژارێکیش دەرونیشت خۆشحاڵ کرد دەی هەردووچیان بکە ئیسلامی ئەمە ئەممان داوا لێ دەکا بەڕێزان زۆر جار ئینسان ڕزق و ڕۆزی وا دەبینێ کە زۆر بە هەوڵدانە بەڵام بڕاتە بەو هەوڵدانەش نییە کە ئێمە بیری لێ دەکەینەوە زۆر جار لە هەوڵێک بێبەش دەکرێ لە شوێنێک دوور دەخرێەوە سبحان الله خوای گەورە دەیکاتە سەرەتای کردنەوەی کلیلی دەرگای خێر و دەوڵەمەندبوون بۆت مامۆستایەکی بەڕێز کەسێکی بەڕێزی پیشەی پینەچیە و باز دەکاو دەڵێ شەهادەی 3 متەوەستەم هەبوو
سێ ناوەندیم خوێن بۆ کاتی خۆی لە نەوەتەکانە دامەزرام بە کاتب بە نووسەر لە قوتابخانەیەکدا بە معاشێکی کەم بە 167 دینار دامەزرام پارەی سویسری ئەو کاتە شکری خوام دەکرد دەموت هەر باشە بۆ مستەقبەل وردە و لە معاش زیاد دەکا من لە ژوورێکا لەگەڵ دوو ئافرەتی بەڕێزا دوو خوشکە سێ کاتب بووین سێ نووسەری قوتابخانەکە بووین بەڕێوەبەرەکەمان پیاوێکی بەڕێز بوو دوای ئەوەی تەقاوت بوو تەمەنی 60ەوە بەڕێوەبەرێکی نوێمان بۆ هات کە بە پلەی حیزبی هێنا بۆ ئەو شوێنە هەستم دەکرد دەیەوێت لەگەڵ یەکێک لەو کچانەی ژوورەکەماندا پەیوەندی دروستکە بەڵام لەبەر من مەجالی نەبوو بۆیە بەردەوام بەهانەی پێدەگرتم بەردەوام کارێکی پێدەکردم کە ئیشی من نەبوو ڕۆژانە تارانە ناچاری کردم ڕۆژێک پێ بڵم مامۆستای بەڕێز جەنابی بەڕێوەبەر تۆ ژیانی لە منتاڵ کردووە بەڕاست و ڕەوانی چیت دەوێت لە من وتی وەڵا حەز دەکەم لەم مەکتەبە بڕۆی ئێمە سێ کاتب نووسەرمان ناوێت مەکتەبەکەمان ئەم دوو کچەی بەسەوە تۆی خۆت نەقڵکە خۆت مەکتەبێک بدۆزەوە نەقڵت دەکەم بۆ شوێنێکی تر وتم نەخەت دەی بزان ماڵم لە نزیکەوەی معاشەکەم کەمە بەشم ناکە هەر شتێکی ئەو تۆ نییە بەڵام بۆ مستەقبەلی خۆم ماڵ و منداڵم ڕەن بە شتێکی خراپ نەبێ وتی دڵنیا بە خۆت نەقڵ نەکەی من خۆم نەقڵت دەکەم ئەو جارە بۆ شوێنێکی دوورتر نەقڵت دەکەم من دەسەڵاتیشم هەیە لە وەزارەت و لە حکومەتە ئەڵێ دەیوتم وەڵاهی ڕزقێک بەدەست تۆ بێ هەر نامەوێ ئەوە خۆم فەسڵ کە کوتی بڕۆ خۆت فەسڵکە لە داخانە تووڕە بووم و وازم لە قوتابخانەکەی هێنا و لە کاتبیەکەی هێنا وازم لە نووسری قوتابخانەکەی هێنا بێکار مامەوە خاڵێکم سەری لێدام و زانی بێتاقەتم و بێئیشم وتی ڕۆڵە گیان سەری بێڕسق لەژێر خاکایە وا لە فڵان شوێنە مەشینەیەکی پینەدۆزی پێڵاو دوورینەوە هەیە پیشەیەکە و عیبە نییە گرانیە نەوەتەکانە خەڵک دەگمەن قۆندەرێکی تازەی پێ بکڕدرێ زۆری پاتەی لاسیکی لە پێدایە ئەوەی پێڵاوەکەی بدڕێسێت چواجا پینەی لێدا ڕۆڵە پێت عیب نەبێ وەرە ئەم پیشەیە هەڵبژێرە داهاتێکی زۆری دەبێت ئەڵە بە قسەم کرد و مەشینەی پینەدۆزیم کڕی سندان و بزمار و ناوکەف و هەموو شتێکم هێنا و سەرەتا یەک دوو ڕۆژ لای وەستایەک دەستم پێکرد تا شارەزا بووم خوای گەورە دەرگای لێ کردمەوە لە ساڵی 92 تا 96 کەسابەتم کرد ڕۆژ هەبوو 250 دینارم بە دینار دەست دەکەوت ڕۆژ هەبوو 300 دینارم دەست دەکەوت لە مەسافەی 92 بۆ 96 خانووی خۆم کڕی سارەیەکی باشم کڕی دوو دوکانیشم کڕی بە کرێمدا و بوومە خاوەنی دوکانی ئەسڵی خۆشم ساڵان هاتن و چوون زۆر ژیانم باش بوو ساڵی 96 مدیری ئەو قوتابخانەیە ڕۆژێ هات بۆ لام پێڵاوەکانی زۆر دڕابوون کە منی لەوێ دەرکرد هات بۆ لام و بە تەریقیەکەوە وتی وەڵای هاتووم ئەم پێڵاوم بۆ بدووریتەوە وەستا فڵان کەس وتم بە سەرچاو جەنابی مامۆستا پێڵاوەکانی داناو بۆم دووریەوە لەو کاتەدا دەستی بە جیشفانە کرد بڕێک پارەی دەنێنا وتم هەتا من لەم دوکانە بنام و تۆ ئیشی پینەدۆزی هەبێ من لە خزمەتتام و بە بەلاشە تۆ گەلێت چاکەت لەگەڵ منا کردووە وتی وەڵی باسی مەکەوە تازە شتەکە تێپەڕی خەتای خۆشت بوو ئەوەندەی ئینکار بوو یەکسەر چوو خۆت فەسڵ کرد و وازت لە دایرەکە هێنا وتم من نا هەمیشە سوپاسی تۆ دەکەم مامۆستا تۆ ئێستا موچەکەت چەندە وتی وەڵام من تا ئێستا گەیشتومە 245 دینار دەیوتم من لە ڕۆژێکە ئەو پارە پەیدا دەکەم کە تۆ لە یەک مانگاوەری دەگری من ڕۆژانە جاوی 250 دینار بۆ 300 دینار بە دینار کۆ دەکەمەوە لەبەرەوە پارەکەت عایدی منە ئەگەر تۆ نەبوویتایە ئێستا من هەر لە معاشێکی کەما دەژیام لەوە چێت تام بدن کرێتی بوومایە بۆ من هەر سوپاسی تۆ دەکەم تەریق بۆەوە پارەکەشم لێ وەرنەگرت و ئیشەکەشم بۆ جێبەجێ کرد بۆیە زۆر جار بەڕێزان ماڵ و سەرەت و سامانی دنیا خوای پەروەردگار بە خەڵات دەداتێ لە شوێنە مەحرومت دەکا ئەچیتە شوێنێکی تر خوای گەورە کەسابەتیژی باشت بەنسیب دەکا بۆیە ساماندارانی بەڕێزیش ئەبێ ئاگادان لەو کەسانە بێ کە شاگردن لایەن وا مەزانەگە تۆ دەریکەی ئەوە نانی تۆ دەدەیت تۆ نانخۆرێکی سفرەی خوای پەروەردگاری سوپاسی خوا بکە کە تۆ زیادی پێبەخشی بەڵام ڕێز لە شاگردەکەشت بگرە هیوا هەیە مەجالی نوێژیش نادا بە شاگردەکەی مەجالی پشودانێکی ناداتێ مەجالی ناداگە ڕۆژێ نەخۆش بێ معاشەکەی دەبڕێ لە شەریکەکە دەری دەکا نەخێر بە فەزلی خوای بزانە بڵێ خوای پەروەردگار منی بەسەر کردوتەوە ئەو هەموو کارمەندەش لە دەستم دەخوا یا ڕەبی خوای سوپاس بۆ تۆ ڕێزیان لێ بگرە وا مەزانەگە تۆ دەریکەی خوا ڕزقی نادا بەخوا وەکو ئەو لە شوێنەشکەدا چەند قاتی خوا دەرگای ڕزق و ڕۆزی لێ دەکاتەوە سێم تێڕوانینی هەڵە بۆ سەرەت و سامان ئەوەیە خەڵکێک تێدەگا و دەڵێ کوڕە کاکە پارە پیسە پارە چڵکی دەستە پارە چڵکە پارە پیسە نەخێر پێچەوانەکەی بە ڕێزان ڕاستە پارە نەک هەر چڵکی دەست نییە نەک پیسە زۆریش پاکەرەوەیە بەخوا لە هەموو ساون و تایتێک پاکەرەوەترە پارە بە پێش شەرع وەرە لە بواری یاسادا
زۆر شوێن هەیە تۆ حکمی ژیرانت دەدرێت ئەچی زیندانەوە بەڵام یاسا بە غەرامە لێت خۆش دەبێت وایە یان نا لێرە پارە فریات کەوت بە پێی یاسا تۆ زیندانی دەکرێت بەڵام کاتی حکومەکەت بە غەرامەی مادیدا ڕزگارت بوو کەسایەتی تۆی پاکردەوە لە سژن ڕزگاری کردی ئایا پارە پیس بوو یان پاک بوو پارە پاشی کردیتەوە لە بواری کوشتنی نائەنقەستا قەتڵی غەیری عەمد کەسێک خوا نەخواستە بە سارە لە کەسێک دەدا کەسێک تفەنگێکی یاویشتۆ لە ڕاوە بە شتێکیەوە نێ بە کەروێشێکەوە نێ کەسی سەر دەکات لەو دیوە بە سەری زەلامێک دەکەوە دەیکوژێ مەبەستی کوشتنی نەبووە ئەسڵەن قەتڵەکەی بە ملا هات ئەمە خوای پەروەردگار کوشتنەوەی لەسەردا نەناوە زیندانی هەتاهەتایی لەسەردا نەناوە داوای کردووە خوێنی ئەم ئینسانە بە پێی زروف و زەمەن تەقدیر بکرێ بدرێ بە ماڵی کوژراوەکە ئەوانیش لێ خۆشن و گەرنی ئازاکەن خۆش لە قیامەتە بینی ئەو کوژراوەکە چاک دەکاتەوە و پاداشتی کوژراو دەداتەوە لە بکوژیش خۆش دەبێت چونکە عەمدەن نەبووە لێرەدا ئەو ماڵ و سەرەت و سامانەکە پێی دەوترێت دیە خوێنبایی پاکەرەوە بوو یان نا پاچی کردەوە لەو گوناها پاچی کردەوە پاشی کردوانێ خوای گەورە لێ خۆش بوو لە ئەنجامی ئەو پارە و ئەو دیەدا کە داوێتی کەواتە پاکەرەوەیە پارە نەک شەڵک و پیسی بێ پارە پاکت دەکاتەوە لە گوناهێکی لە بینی خۆت و خوادا کردوتە بۆ نمونە کەسێ سوێندی خواردوڵەش سوێند بە خوای گەورە تا ماوم سەردانی ماڵی فڵان کەس ناکەم بەڵام سیر دەکەی زەرورە سەردانی ماڵی فڵان کەس بکەیت تۆ لەو وەختەیە تووڕە بووی تۆ لەو وەختەیە پەست بووی ناوی خواشت بەکارهێناوە دەکرێت تا مردن سەردانی فڵان کەس نەکەی نەخێر خوا پێی خۆشە سوێندەکەت بشکێنە ئەی ناوی خوا بەو بەرزیەوە خوات بەکارهێناوە تۆ دەقەسەم بە خوا وا ناکەم خوا دەفەرمێت لە حەقی خۆم لێت خۆش دەبووم بە یەک مەرج چییە مەرجەکە خوایە گیان وەرە نانی 10,000 بدە ها پارە پاچ کردیەوە بەو پارە خواردنت کڕی 10,000 تێر کرد یان جلوبەرگت بۆ کردن 10 کراست کڕی بۆ 10 فەقیر یان 10 ژێر کراست کڕی یان 10 پانتۆڵت کڕی بۆ 10 گەنجی هەژار خوا دەفەرمێ ئەمە بە پارە کرا پارە پاشیە کردیەوە لەو گوناهی کە بەسەر هاتووە کەواتە پارە پاکەرەوەیە نەک پیسی دووەمیان کەسێک ڕەمەزانە و وەکو ئێستا نیوەڕۆیە لەگەڵ خێزانی ڕاکشاوە ناچێت پەرداخی ئاو بخواتەوە ڕۆژەکەی بشکێنێ یەکسەر لەگەڵ خێزانیان جوود دەبێت پێڵەن جیماعی ڕەمەزان واتە بە جیماع ڕۆژەکەی شکان ئەو کاتە پێویستە کۆیلەیەک ئازادکان جا خۆ عەفوی دەکات نەبوو 2 مانگ لەسەر یەک بە ڕۆژوو بێ نەبوو خواردنی 6 فەقیر بدا ها خوا لەو گوناهی خۆش بوو کە ڕۆژووی ڕەمەزانی بە جیماع شکان لەگەڵ خێزانیە خواردنی 6 فەقیرەکە کەفارەتی ئەو جیماعی ڕەمەزانەیە ئایا پارە پاچی کردیەوە یان نا پارە پاچی کردیەوە لە گوناهێک کە لە بینی خۆت و خوادا کردوتە کەسێک ڕقی لە ژنەکەی هەڵدەستێ دەبێتە دەمەقاڵیان دەڵێت تۆ وەکو پشتی دایکم وای تۆ وەکو دایک و خوشکم وای ئەمە پێڵان زیهار لە حکمی شەرعیدا ئەم کەس لەبێ کۆیلەیەک ئازادکە یان 2 مانگ لەسەر یەک بە ڕۆژوو بێ کە کۆیلە نییە و 2 مانگەکەش زەحمەتە ئینسان بتوانێت لەسەر یەک بە ڕۆژوو بێ ئەگەر ئەمەی نەتوانی خواردنی 6 فەقیر بدا 6 فەقیر تێرکە خوا لەم قسەیە دەیپارێزێ بەڵام ئەگەر نێتی ئەوە بۆ وەکو تەلاق بەکاری هێنا تەلاقێکی دەکەوێت ئەی ئەگەر ژنێک بە پیاوەکەی بڵێ وەکو برا و باوکم وای هیچ کەفارەتی لەسەر نیە تەنها گوناهبار دەبێت تۆبە بکە هیچ کەفارەتی ناکەوێتە سەر بەڵام پیاوەکە بڵێت تۆ وەکو دایک و خوشکم وای ئەبێ خواردنی 6 فەقیر بدا ئەگەر نێتی تەلاق نەبێ ئەمجا خوا لە گوناها پاچی دەکاتەوە چوارەم فیدێ ڕۆژووی ڕەمەزان بۆ نەخۆش و پیر و ئافرەتی حامیلە و شیردەری لاواز ئەمانە هەر یەکیان ئەگە بە ڕۆژوو نەبن کەلێنێک لە ئیمانەکەیاندا پەیدا بووە خوای پەروەردگار دەفەرمێ ئەی ئەو کەسەی کە ڕۆژوت بۆ نەژیراوە لەبەر ئیختیاری و پیری لەبەر نەخۆشی لەبەر لاوازی لەبەر حامیلەبوون لەبەر شیردان بە مناڵ وەرە لە جیاتی هەر ڕۆژێک 1,000 تێر کە من لەو گوناهات خۆش دەبم ڕۆژوو پارە پاککەرەوەیە یان پیسە وەڵای پارە پاککەرەوەیە کەواتە هەڵەیەکی گەورە دەکەین کە بڵێن پارە پیسە پارە چڵکی دەستە ئەو مستەلحانە بۆ پارە بەکارمێنە پارە پاکت دەکاتەوە لە گوناهێک لە بینی خۆت و پەروەردگارتدا چوارەم تێڕوانینی هەڵە بۆ سەرۆت و سامان بەڕێزان ئەوەیە هەندێک کەس دەڵێن گورە پارە چییە جا پارە کەیشتە پارە گرنگ نییە ئەم قسەیە شتێکی خراپە علەمایان دەفەرمون کاتێک کە ئەمە بە ناشکوری حساب دەکرێت بە کەسێک وڵی وەڵی تۆ هیچ گرنگ نیلام هیچ خۆشەویست نیلام تۆ هیچ حسابێکت بۆ ناکەم بەو خوای دووسێ جاوای پێ بڵێ مەرحەبایی ناکاتەوە ئەڵێ ماڵ و سەرۆت و سامانش بڵێ کوڕە ماڵی دنیا هیچ نییە ماڵی دنیا دێو دەڕوا
ماڵی دنیا چییە؟ خۆشببختی پێوە نییە، ئینسان پارە هەموو شتێک نییە. ئەم مستەلەحانە بەکارمێنە، بڵێ پارە ڕەحمەتی خوایە، پارە کەسایەتیم دەپارێزێ، پارە بە حەڵاڵی بەرەکەت و ڕەحمەتی خوا دوێنەشەو باسمان کرد. خوا بە منەت بە پێغەمبەر دەفەرمێەوە وەجەدەکە عائیلەن فاغنا، هەژار بووی دەوڵەمەندم کردی، بڵێ خوا شکر بۆ تۆ. قەت 250 دینارێک لێ بوو بەلالوتەوە هەڵی مەگرە و فڕێ مەدە ئەولاوە، چونکە پارە کە 2-3 جار پاڵت پێوەنا دڵنیا بەڕوود تێناکاتەوە، ئەویش دەتوەرێ. بۆیە ئەگە 250 بوو بەڕێزەوە دابێوە، ئەگە $1,000,000 هەبوو 250 لەسەر ڕێگاکەت کەوتبوو لە ماڵەوە کەوتبوو پێت عیب نەبێ، وەرە دابێەوە هەڵی گرەوە پاشیکەوە بیخە ژیرفانتەوە بیکە دەستی مناڵێکتەوە، ئەگە ئیسا جارە بوو بیدە دەستی مناڵێکی هەژارەوە، مەڵێ ئەوە هیچ نییە. 1-2 جار ئاوا بکەیت وەڵڵاهی دڵنیا بە پارەش ڕوو لێوەردەژێڕێ، ئەویش ڕوو لە شوێنێک کە دەکا سەرنجامت بە هەژاری دەگا. بۆیە ئەو مستەلەحانەی کە دەڵێ پارە هیچ نییە، پارە هەموو شتێک نییە، پارە خۆشببختی نییە، پارە هەموو ڕۆژێ دەبێت، ئەوانە هەڵەن نەخێر بە پێچەوانەوە شکری خوای لەسەر بکە، بچووکترین پارە بە چاوێکی سووک سیر مەکە و بە نرخێکی زۆر سەیریکە. ئێمە لە شەرعا بەڕێزان حکمێکی شەرعیمان پێ هەیە پێڵەن ئەلحیجر. حیجر ئەزانن چییە؟ یعنی ماڵ و سەرۆت و سامانێک لە دەستی کەسانێکدایە، بەڵام ئێمە دەوڵەت یان کە سوکاریان نزیکانیان حیجریان دەخەنە سەر، واتە قەدەغەکردن لە دەستکاریکردنی مڵک و ماڵی خۆی، ماڵەکەی خۆیەتی. حکومەت یان دەسەڵاتداری وەخت یان کە سوکاری ناهێڵن ئەم ماڵە خۆی دەستکاری بکە و بەکاری بێنێ. 6 کەس نابێ ماڵ بەکاربێنن، دەبێت دەستیان بگری تەوە بخەیتە دەستیانەوە نەیەڵی پارەیان بەدەستەوە بێ. یەکەمیان ئەسەبی منداڵ، کەسێ باوکی دەمرێ منداڵە، ئەم منداڵە عمری 10 ساڵ و 12 ساڵ و ئەوەیە، هەتا باڵغ دەبێ، دوای ئەوە تاقی دەکرێتەوە، نەک بلوغی جنسی ناڵێن، یعنی هەر باڵغ بوو جنسی پەیدا بوو بلوغی بوو مەنی پەیدا بوو یەکسەر بڵێ وڵا پارەکەت دەدەمێ. ئەبێ حکومەت ئێستا قیاسیلین هەیە، ئەوە خچێکی جوانە شەرعیە، حکومەت بەسە مناڵی بێ باوکا دەگرێ کە هەتیوە بێ باوکە هەتا باڵغ دەبێ حکومەت دایاڵە مڵکەکەی بفرۆشرێ، ئەڵێ بەشی هەتیوی تێدایە. ئەم ماڵی مناڵە دەبێ حکومەت بیپارێزێ هەتا گەورە دەبێت، کە گەورە بوو نەک بلوغی جنسی، بلوغی عەقڵی تاقی دەکرێتەوە. بەڵام بڕۆ لە بازاڕە شتێکمان بۆ بکڕە، بزانە سعری خۆی پێدەدا، حەقی خۆی پێدەدا، دەستی نابڕن، معاملە دەزانێ، چاک و خراپ لێک دەکاتەوە، قازانج و زەرەت دەزانێ. ئەگەر ئاوا بوو ئەمجا ماڵەکەی دەدرێتەوە. ئەگەر حکومەت سەرپەرشتی نەدەکرێت بە کە سوکاری مامی خاڵی ئامۆزای سەرپەرشتی ئەم ماڵە بکەن، هەتا ئەم منداڵە گەورە دەبێت، نابێ پارە بدرێتە دەستی منداڵ مەگەر خەرجی ڕۆژانەی. دومیان ئەلمەجنون، کەسێک شێتی بەسەرا هات، کەسێک خەریکە عەقڵی لەدەست دەدا، شێتی بەسەرا هاتووە، شێتەکە نابێ پارەکانی بەکاربێنێ، دەبێت دەست بەجێ حکومەت حیسابەکانی ڕاگرێ، خۆی سەرپەرشتی ماڵەکەی بۆ بکە، نەهێڵێ شێت دەستکاری ماڵ بکە و ماڵ بەفی ڕۆدا، خۆ پارەکەی خۆشێتی. سێمیان ئەسەفیه المبەذر لماله، ئەو کەسەی کەوا ماڵ بەفی ڕۆدەرە هەبلە خەرجە، بە زەرری زۆر شت دەفرۆشێ، بە نرخێک بای دەفتەرە $، دەچێت دەفتەر و 20 وەرەقەی پێدا لە بازاڕە. 2-3 جار کەسێ شتی وای لێ بیندرا، ئەبێ حکومەت و کەسوکاری پارەکەی دەست بەسەرا بگرن، بڵێن کاکە تۆ ئاوا بڕۆی پەشی 1 ساڵی کە ناکەی هەموو ماڵەکەت دادەنەی، حتا بۆ نمونە پیاوێک لە ماڵە ئاوای دەکرد ژنەکەی دەبێت پارەکانی لێ بستێنێ، ژنێک دەست بڵاو بوو پیاوەکەی ڕێگەی لێ بگرێ، بڵێ ئاوا بڕۆ ئێمە فەقیر دەبین، نابێ بەم شێوەیە ماڵ بای خۆشت بێ، باهی خۆشت بێ، ئەبێ ئەم پارە ئەم سەرۆت و سامانە نرخی هەیە، بەهای ژیانی پێوەیە، دەستی بگری و نەهێڵی بەفی ڕۆیدا بەکاری بێنێ. چوارەمیان المفلس الذي ارتكبه الديون، ئەو کەسەی ئیفلاسی کردووە، قەرزی خەڵکی لایە، قەرزی خەڵکی زۆر لایە و پارەیەکی هەیە، ئەگە پارەکانی بێنی بەس بەشی قەرزی خەڵکەکە دەکات نابێ مەعامەلە بکات، دەبێ حکومەت دەستی بگرێ، بڵێ لەم شوێنەدا بوەستە، دەست بەسەر سامانەکەیدا بگرێ و قەرزی قەرزارەکان بداتەوە. وبي كريك عبد فلمي پیغمبري صلى الله عليه وسلم حجر على معاذ ماله وباعه في دين كان عليه. صحابي بريزي پیغمبري خو معاذ كري جبل معامله ذكر افلاسي كل معامله قرض شي زوري دسربو پیغمبري خو وكو حكمت دستي بسن مال ملك كيدا قال هاد مزادي كدو فلوشتي با مزادي علني فلوشتي باركي دا وخر زاركانو فمي انزا بخصل اللي دست بيبكوا ها چند کس مالی ام خلق دخوار روزانه حکومتی شت تداخل ناکا پێویستە حکومەتی وەخت دەستڕۆیشتوانی وڵات
کەسێک کە زانیان ئیفلاسی کردووە خێرام و کماڵەکەی دەست بەسەرا بگرن بۆی ئەو کەسانی کە پارەیان لای ڕەنج بە خەسار نەبن و کابرا لێ نەدا بۆ خارج و تێی نەتەقێنە مڵکەکەی نەفرۆشێت دەبێ هەموو ماڵەکەی دەست بەسەرا بگیرێ هەموو حیسابەکانی دەست بەسەرا بگیرێن بۆی ئەو قەرزانی کە خەڵک دایانە یەکسەر بیان درێتەوانێ و خەڵک ماڵی نەخۆشێک لە سەرە مەرگایە ئەڵێ تینی بۆ هاتووە دنیا بەجێ بێڵێ دەڵێ هەموو ماڵەکەم خێر و مەولودی پێغەمبەر بێ هەموو ماڵەکەم کەنە مزگەوت هەموو ماڵەکەم دەنە هەتی و هەژار ئەم قسەیە نایخوا تەنها چەندەی خوا یەک لەسەر سێ یعنی کەسێ لە سەرە مەرگا بوو پارەی یەکجار زۆر بوو تینی مەرجی بۆ هاتبوو وتی مزگەوتێکم بۆ بکەن هەموو ماڵەکەمی لێسەر بکەن هەرچی لێم بەجێماوە پارەکانم هەر هەموو بۆ بکەن بە ئیسقات و بە خێر و خێرات لە شەرعا پرس بە میراثگرەکانی دەکرێت بە کوڕ و کچەکانی دەکرێت بە خێزانەکەی دەکرێت ئەڵێن ئەرێ ئێوە ڕازین ئەم پیاوە وەسیەتی کردووە چی سەرۆتی ئێوە بکەین بە خێر و مزگەوت و خێر و خێرات وتیان ئەرە وەڵڵاهی ڕازین ئێمەش بۆ خۆمان زۆرمان هەیە پارەی خۆیەتی چی لێ دەکات لێ بکە ئەوە قبوڵ دەکرێت وتیان نەوەڵا کاکە ڕازینی اینجا خۆ ئێمە چینە ئێمە میراثگرنین تەنها یەک لەسەر سێ بۆ هەیە تەنها یەک لەسەر سێ وەسیەتەکانی تەنفیز دەبێت لەوەی ترا تەنفیز نابێت سعدی کوڕی ئەبی وەقاص لە نەخۆشی سەرە مەرگا بوو پێغەمبەری خوا سەردانی کرد وتی ئەی پێغەمبەری خوا شاب تۆ دەگرم بە شاهید دوو لەسەر سێی ماڵەکەم وا کرد بەخێر من کوڕم نییە هەر یەک دوو کچم هەیە بە شیوانیشم بەجێهێشتەوە پێغەمبەر فەرمووی دوو لەسەر سێ زۆرشتی وا مەکە دوو لەسەر سێ ماڵەکەت مەکە بەخێر تێی پێغەمبەری خوا نیوەی دەکەم بەخێر پێغەمبەر فەرمووی نیوەش زۆرە نیوەش مەکە بەخێر و خێرات تێی پێغەمبەری خوا دەیکەم بە سێ کەرتەوە یەک کەرتی دەکەم بەخێر و دوانیان بۆ کچەکانم بە میراث بەجێ دێڵم پێغەمبەر فەرمووی بەخوایە سێیەکیش هەر زۆرە بەڵام قەی ناکە سێیەک بکە بەخێر ئەمجا فەرمووی إنك إن تذر ورثتك أغنياء خير من أن تذرهم عالة يتكففون الناس بخواتهم من داڵەکانی خۆت بە دەوڵەمەندی بەجێبێڵی باشترە لەوەی هەرچی هەتە بکێ بە خێر و خێرات و پاشان ئەوان محتاجی دەستی خەڵک بوون و دەرۆزە بکەن و خەڵک خێریان پێ بکە کەواتە ئەوەی بۆ منداڵەکانی خۆشت بە میراث بەجێدێڵی لای خوا بە سەدەقە حیسابە ئەو نەخۆشش لە سەرە مەرگا دەبێ حجر بخرێتە سەری دەستی ببەسترێ بە ئارەزووی خۆی پارە سەرف نەکا و تەخش و پەخش پێوە نەکا شەشەم کۆیلەیەکە ئێستا کۆیلە نەماوە ئەو کەسەیەکەوە ڕێگەی مامەڵەی نەدراوە مادەم ماڵی خۆی نییە نابێ ماڵی گەورەکەی ماڵی خاوەن ماڵەکەی بەفیڕۆ بدە ئەمە بابەتێک بوو لەژێر ناونیشانی ڕاستکردنەوەی چەمکەکان بەرامبەر بە سەروەت و سامان کە بەداخەوە ئێمە زۆرجا بە ناوی دینەوە بە هەڵە بەکاریان دێنین خوای گەورە ئەوەندەمان حەڵاڵ پێ ببەخشێ کە محتاجی حرام نەبین محتاجی قاپی دەستی کەس نەبین سەروەت و سامانی زۆر بە هەمومان خەڵات بفەرمێ ئەو کەسانەش دەستکورت و نەدارن خوا دەرگای ڕزق و ڕۆزی فراوانیان لێ بکاتەوە وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين